پاش 12 ساڵ بۆ یەکەم جار لە بەغدا ئاهەنگی لەدایکبوونی محەممەد پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە ناوچەی عەزەمیە لە ناو جەرگەی بەغدا بە شێوەیەکی فراوان و ڕێپیوانێکی جەماوەریدا سازدرا. ڕێگاوبانە سەرچیەکانی بەغدا بۆ ماوەی 2 ڕۆژ تاکو شەوی ڕابردووە هات و چۆی ئۆتۆمبیلی لێ قەدەغە کرا، بەڵام ڕێپیوانی جەماوەری تاکو شەقامی ئەبوو حەنیفەی نوعمان لە عەزەمیە لە ژێر چاودێری هێزی سوپا و پۆلیسی عێراقی سازدرا. عێراقیەکان ئەمڕۆ پێویستیان بەوەیە هەناسەیەک هەڵکێشن بەهۆی ئەو ناخۆشیانەی بینیویانە. خۆتان ئەزانن وەکو جاران شوێنێک نەماوە بۆی بڕۆیت و ئاهەنگی لێبگێڕیت، بۆیە ئەوەتە ئەبینیت خەڵکی بەم بۆنەیەوە دڵیان خۆشە و هاتوونەتە دەرێ. سەبارەت بە بار و دۆخی عەزەمیە هەر زۆر باشە، ئاسایش بەرقەرارە، پۆلیس و لەشکر زۆر لەگەڵ خەڵکی هاوکارن و سوپاس بۆ خوا خزمەتگوزاریەکانیش هەن. گشت ئاینزاکان لێرن، ئیتر موسڵمانی سوننە و شیعە و کریستیان و سابیعە، سپاس بۆ خوا. خەڵک بە ئازادانە بۆ یەکەم جار وەک شکاندنی تەوقی مەزهەبی سوننە و شیعە لە ئەعزەمیە یەکیان گرت و بەیەکەوە پیرۆزبایی یەکتریان دەکرد. ئێرە ناوچەی عەزەمیە، هەموو ئاین و پێکاتەکانی لێ، سوننە و شیعە و کریستیان و کورد و عەرەب و تورکمان، هەموویان بە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ئاهەنگ دەگێڕن. اینجا ئەڵێم بۆ هەموو شعبی عێراقی بۆ هەموویان یعنی پیرۆزبایی بۆ هەموو ئەکەم. اینجا ئەڵێم ئەگەر تاویفی ئەوانە هەیە هەموو درۆیە. اینجا هەموو لە تاویفیەکانی یعنی چۆن ئەڵێن هەموو یعنی دەست بەدەست یعنی اینجا یعنی لە شیعە و سوننە و ئەوانە هەر ئێمە هەموو برادەرن. یادی لەدایکبوونی محەممەد پێغەمبەر درودی خوای لەسەر بێ جیاوازێکی بەرچاوی لە ساڵانی ڕابردوودا هەبوو بەهۆی ئەوەی کە بەشداروان بە هەزارەها کەس بەرەو ئارامگای ئەبوو حەنیفە وەک نەریتێکی ئاینی تا کاژێرێکی درەنگ درێژەی کێشە. سڵاو بامەڕیدە جەمەریکا بەغدا.